بەهۆی دابەزینی بەهای دینار لە بەرامبەر دۆلار کڕین و فرۆشتن لە پێشانگاکانی ئۆتۆمبیل سست بووە. بە وتەی شارەزایانی بواری کڕین و فرۆشتن لە پێشانگاکانی ئۆتۆمبیل تەنها بەهۆی دابەزینی بەهای دینار لە بەرامبەر دۆلار لە 2 هەفتەی ڕابردوودا زیاتر لە 1000 دۆلار نرخی ئۆتۆمبیل بەرز بووەتەوە. ڕاستە یعنی تاسیری هەیە مۆزوعی ئەم بەرزبوونەوەی دۆلارە تاسیری هەیە لەسەر بازار، بەڵام هەر ئەوە نییە ئەی بۆ باسی گومرێک ناکرێ، باشە گومرجی ئۆتۆمبیل ناکرێت کە ئێستا ئۆتۆمبیل زۆر بە کەمی هاورداکرێ، باشە ئەمانەش تاسیری لەسەر سیارە هەیە. بۆ نمونە ساڵانی پێشوو سیارێکی 4 پستۆن مەشینەکەی ئەگەر 16 بوو بێ ئەگەر 14 بوو بێ لە دەوری 70 گەڵایە 75 گەڵایە مۆدل 2011 ئەمڕۆ 10 گەڵای چۆتە سەر 15 گەڵای چۆتە سەر، باشە بەڵام وەکوتر بازارەکەی بینی ئاوا سستە ئێستا ڕۆژانی هەینی کەی بینی ئەوە قەرەباڵەکە بازار سیستەمە عمل ناکرێت، خەڵک بەس پرسیارەکە. بەهۆی ئەوەی داهاتی هاوڵاتیان بە دینارە و کڕینی ئۆتۆمبیلەکان بە دۆلار ڕاستەوخۆ هەر ناجێگیریەکی دۆخی بازاری دراو کاریگەری نەرێنی لەسەر مامەڵەی نێو پێشانگاکان دادەنێت. ئێمە هاتوون بکو ئەو بازارە گەڕان بۆ سیارە کڕین بوونێ ئەو وەزعی دۆلار بەرز بووە و سیارە گرانن، یعنی هەر خەڵک لەم ناوە هەر هاتو چووەگە بەس کەسیان سیارە پێی ناکرێت نەدەکرێت نەدەفرۆشێ بوونی ئەو وەزعەوە، یعنی وەزعەکە باش نییە، مەسەڵ خۆتان دەزانن وەزعی دارایی تازە حکوومەت دادەمەزرێت ئیشتر هێوەمانە مەسەڵەن باش بێت. لە ماوەی ڕابردوودا بەهۆی ئەوەی خواستی نێوخۆی ئەمریکا بۆ ئۆتۆمبیل ڕووی لە بەرزبوونەوە کرد، هەناردەی ئەو وڵاتە بۆ دەرەوە کەمی کرد و بەو هۆیەوە نرخی ئۆتۆمبیل لە جیهاندا بەرز بوویەوە. گرانی نرخی ئاسن و جەنگی ئۆکرانیا و کۆڕۆنا و باجە گومرگیەکان درێژەیە و ئاستەنگانن کە وەکو هۆکارێکی دەرەکی لە بەرزبوونەوەی نرخی ئۆتۆمبیل لە ناوخۆی هەرێمی کوردستان هەژمار دەکرێن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.